پڕۆژەی بەنداوی دێوانە یەکێکە لە پڕۆژە استراتیژیەکانی بواری گلدانەوەی ئاو لە سنووری قەزای دەربەندی خان بۆ تەواوکردنیشی زیاتر لە 23 ملیار دیناری بۆ تەرخان کراوە. مێژووی دەستپێکردنی پڕۆژەکە دەگەڕێتەوە بۆ کۆتایەکانی ساڵی 2011 تاوکو ساڵی 2014 کارکردن لە پڕۆژەکە بەردەوام بوو، بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە کارەکانی ڕاگیران. بۆ خستنەوەکاری ئەو پڕۆژە گرنگە قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت مانگی 3 ساڵی ڕابردوو بڕەپارەی پێویستی بۆ تەرخان کرد و دووبارە کارکردن لەو پڕۆژەیە دەستی پێکردەوە. پڕۆژەکە لەسەر ئاستی ناوچەکە بە یەکێک لە پڕۆژە گرنگەکان دێتە هەژمار و سوودی گەورەی دەبێت بۆ دانیشتوانی قەزای دەربەندی خان و بەشێک لە گوندەکانی سنووری ئیدارەی گەرمیان لە ڕووی دەوڵەمەندکردنی ئاوی ژێرزەوی و کشت و کاڵ و سامانی ماسی و ئاژەڵداری. ئەمە جیالەوەی دەتوانرێت بۆ بواری گەشتیاری و خۆشکردنی ئاو هەواش سوودی لێ ببینرێت. پڕۆژەکە لە ڕووی بەرزیەوە لە دوای بەنداوی دەربەندی خان و دووکان بە سێم بەنداوی هەرێمی کوردستان دێتە ژمار و بەرزێکەشی 42 مەتر دەبێت و درێژەکەی 383 مەتر و 322 مەتریش لەسەر ئاستی ڕووی دەریاوە بەرزە. ئەم پڕۆژەیە توانای گلدانەوەی 21 ملیۆن مەتر سێجا ئاوی هەیە و بۆ گلدانەوەی ئاویش پشت بە ئاوی کانی و کارێزەکانی ناوچەی قەرەداغ دەبەستێت. شاخەوان محەممەد، کورسات نیوز، دەربەندی خان.